پێش ساڵێک وەختێک ئامانج لە گەرمەی شەڕی دۆزخورماتوودا شارەکەی جێهێشت پێی وانە بوو جارێکی تر خۆی و ئادەمی کوڕی نەگەڕێنەوە بۆ شارەکە. لە 16 ئۆکتۆبەری 2017 شەڕ لە نێوان هێزە کوردیەکان و هێزە شیعیەکان لە شاری دۆزخورماتوو دروست بوو. هەزاران خێزانی کوردی دانیشتووی شارەکە ئەوەیان جێهێشت و لە کامپی ئاوارەکانیش تەجێبوون. ساڵێک بەسەر ئەو ڕووداوەدا تێپەڕیوە، بەڵام هێشتا نزیکەی 200 خێزانی ئاواری کەرکووک و دۆزخورماتوو لە کامپی سوورداش نیشتەجێن و سەر ڕایگوزەرانێکی سەخت نایانەوێ بگەڕێنەوە شارەکانیان. ئەوە تا مناڵە بۆ خۆی هەر لە سەرمایەتەوە تا لەگە باوی کاتی حتا ئێوار لە ئیش ترۆ کەی ژیانێ ماینتای خۆت حکمێ بکە بە شەو ساردە و بە ڕۆژ و هیچ ئیش و کار نییە و ئەناوە تا سنعاتکارم مەگەر لە ڕۆژێکە سارە چاکەم یا چاکی ناکەم. گەرچی لایەنە پەیوەندیدارەکان ئەویان ڕاگەیاندووە کە دۆخی دۆزخورماتوو ئارامە، بەڵام ئەم هاوڵاتی دۆزخورماتوو کە نەیویست ناسنامەی ئاشکرا ببێت پێی وایە ئەو کوردانەشی گەڕاونەتەوە شارەکە هەست بە ئارامی ناکەن. شەو ناتوانین بە ئارازوو خۆی بخەوی کە ئەخەوی نازانی چێ دێ بەلات، نازانی چێ دێ بە گیانت، هاتۆکە کلیتێکی لەسەرە نازانی چییە، دراوسی خۆشە ناناسی دێکاکە قساکە مەسەرەن ئیهانەتەکە چی تێ وەرە بێنی پارەت هەیە ئاڵتون تەیە یا دەوانچەت هەیە چەک تەیە ئەتو چەکردنی بۆ خۆت پێ ڕزگارکەی پێ ئەمانگەی کاکە تێ دەرگار لێگرێک هەرچی لێ بکە ناتوانێت قسەکەی ناتوانم بکاکە ئەرێ هەرچی بڵێکە یەک بەرپرسێکت نییە هەرچی بەلای کێش کاتەکەی کاک هەڕێ بەلای یەکێ لەوە بەرزتر ئەڵێ چی هەریش پێ نەڵێنێتە ئەی خۆتان کەمتان کرد. مام خالید پێشمەرگەیەکی دێرینە و خەڵکی کەرکووکە، بەڵام ئێستا لە کامپی سوورداش نیشتەجێیە و باز لەوە دەکات ئەم کامپە سارد و سڕە لانەیەکی باشترە بۆ ئەو وەک لە شاری کەرکووک. خانیمەیە تەمان بەجی بێلم ڕاستیکەی بۆچی بەجی بێلم لەبەرەوەی دایک منداڵەکان لە دوکانەکە دانیشی ئەڵێ ماتۆڕ و پێش مادیە هەتا ئێرە دەمێنە ڕۆژە هەردوو چاوێن دیارە هەمووی لە قوڕایە ناوێتە ئاشونە نییە. ئەو خێزانەی لەم کامپە دانیشتەجێن ڕۆژەکانیان ئەژمێرن بۆ ئەوەی دۆخی شارەکانیان وەکو جارانی لێبێتەوە و چیدی منداڵەکانیان لە نێو کابینەی کامپەکاندا نەخەوێنن. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.